پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لێبێ خۆشەویستان. ئەو کەسانی بەدووادا چوون بۆ مۆندیال دەکەن زۆر زار دەزانن کە قەتەر چەندین یاریگای تایبەتی دامەزراندووە بۆ میوانداریکردنی یاری پاڵەوانێتیەکان. ئەم یاریگایانە بە درێژایی چەندین ساڵ دروست کراون کە ملیارەها دۆلاری تێچووە، بەڵام سەیرەکە هەردەمێنێتەوە. کاتێک دەبیسی دوای ئەوەی پاڵەوانێتی مۆندیال کۆتایی دێت زۆربەی ئەو یاریگایانە هەڵدەوەشێنەوە و بە تەواوی لە شوێنی خۆی دوور دەخرێتەوە. پێدوایە بۆچی قەتەر ئەم کارە دەکات و چۆن ئەم یاریگایانە هەڵدەوەشێنەوە و کەرەسەی بیناسازیان بۆ کوێ دەڕوات. لەگەڵمان بن تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بن تا وەڵامی ئەم پرسیارەمان دەست بکەوێت. کاتێک قەتەر لە ساڵی 2010 لەلایەن فیدراسیۆنی نێودەوڵەتی یەکەکانی تۆپی پێ هەڵبژێردرا بۆ میوانداریکردنی پاڵەوانێتی لە ساڵی 2022 لەو کاتەدا قەتەر تەنها یەک یاریگای هەبوو، ئەوێش یاریگەی نێودەوڵەتی خەلیفەیە کە دەکەوێتە دەوحا لە ساڵی 1976ەوە. هەر بۆیەش پێویست بوو کۆمەڵە یاریگایەکی نوێ دروست بکات کە یاریەکانی تێدا ئەنجام دەدرا. بەڕاستی لە ماوەی چەند ساڵێکدا قەتەر توانیەتی 7 یاریگای نوێ دروست بکات و هەروەها یاریگەی نێودەوڵەتی خەلیفە پەرە پێ بدات و فراوانتری بکات. بەڵام پێش ئەوەی ئەمانە دروست بکەن و پەرەی پێ بدەن کێشێک لە لای خۆیەوە هەبوو. کێشەکە ئەوە بوو قەتەر ڕووبەرێکی زۆر کەمی زەوی هەیە. ڕووبەری قەتەر لە سەرەتاوە 11570 کیلۆمەتر دووزایە و نزیکەی 3 ملیۆن کەس لە وڵاتەدا دەژین و هەر لەبەر ئەم هۆکارەش شتێکی لۆژیکی نییە یاریگای زەبەلاحیان هەبێت کە خزمەت بکەن و نێترینەکان بۆ ماوەی 28 ڕۆژ بەردەوام دەبن و دوای ئەوە ئەم یاریگایانە جێ دەهێڵرێن چونکە خەڵکی پێویستیان پێیان نامێنێت و پارەیەکی زۆریشی تێدا خرج دەکرێت و لە ئەنجامدا بۆ ماوەیەکی کاتی یاری لەم شوێنانەدا دەکرێت. بە تایبەت کاتێک ئەزمموی ئەو وڵاتانە وەردەگرین کە پێش قەتەر میوانداری مۆندیالیان کرد. باشترین نمونە تۆ بەرازیلت هەیە کاتێک لە ساڵی 2014 میوانداری جامی جیهانی کرد. پارەیەکی زۆری خرج کرد بەهۆی ئەو یاریگایانی کاریەکانی تێدا ئەنجام دەدرێن. هەرچەندە لە بەرازیلن، بەڵام ئەو یاریگایانە دوای تەواوبوونی مۆندیال وازیان لێ دەهێنرا و بە پێویستی سوودیان لێ وەرنەگر، وەک یاریگای ئێستادیۆ ناسیۆناڵ کە لە پایتەختی بەرازیل دامەزرا و توانای وەرگرتنی زیاتر لە 72,000 بینەری هەبوو و زیاتر لە 570 ملیار پاوەندی بۆ خرج کراوە لەو کاتەدا، وەک دووەم گرانترین یاریگای تۆپی پێ لە مێژوودا پۆڵین کرابوو. ئەم یاریگایە لە ئێستادا لەلایەن تیپە ئاماتۆرەکانەوە یاری تێدا دەکرێت و هاندەرێکی زۆر کەمیان هەیە. هەمان کێشە لەگەڵ یۆنانیشدا ڕوویدا کاتێک لە ساڵی 2004 میوانداری یاریەکانی ئۆلۆمپیان کرد. ئەو یاریگایانی کە لەو کاتەدا وەرگیراون ئێستا بە تەواوی چۆڵن تا ئەو ڕادەی کە چیمەن و ڕووەک لە ناوەڕاست یاریگاکەوە سەر هەڵدەدەن و هەر لەبەر ئەم هۆکارش ئەوانەی بەرپرسیارن لە دروستکردنی یاریگا لە قەتەر پەنیان بۆ بیرۆکێکی داهێنەرانە برد کە بۆ یەکەم جارە جێبەجێ دەکرێت. ئەویش ئەوەیە کە یاریگا دروست دەکەن کە دەتوانرێت هەڵبوەشێنرێتەوە. یاریگاکە لە قەتەر بە سیستەمی بیناسازی بەردەوام وەرگیراوە. هەموو شتێک لە یاریگاکەدا دەتوانرێت لە شوێنی خۆی هەڵبوەشێنرێتەوە بەبێ ئەوەی زیانی پێ بگات و ئەمەش سەقف و دیوار و کورسی و تەنانە سیستەمی ساردکەرەوە و هەوا گۆڕکێ دەگرێتەوە کە پانێڵی وزەی خۆری تێدا بەکاردەهێنرێت. هەموو ئەمانە شت گەلێکن کە دەتوانرێت هەڵبوەشێنرێنەوە و هەر بۆیەش حکوومەتی قەتەر بڕیاریدا کە لە دوای تەواوبوونی یاریەکە هەمویان هەڵبوەشێنێتەوە و پرۆژەی تری تێدا ئەنجام بدرێت. هەروەها 170,000 کورسی لە ستاندی هەژیاریگاوە وەک دیاری بدرێت بە هەندێک وڵاتی تازە پێگەیشتوو و پێشبینی دەکرێت نزیکەی 22 دانە لەو یاریگایانە دروست بکرێن و با تێڕوانینێکی خێرا لە هەر یەک لە یاریگاکاندا بکەین و ئەو گۆڕانکاریانەی کە لە هەر یەکێکیاندا ڕوودەدەن. یەکەم یاریگا و سەیرترین یاریگا لە نێوانیاندا یاریگای 974ە. ئەم یاریگایە بە یەکێک لە سەیرترین یاریگاکان دادنرێت کە لە سەردەمی مۆدێرن دروست کراون و جێپەنجەیەکی زۆر جیاوازە لە بواری بیناسازی بەردەوامدا. تەواوی یاریگاکە لە کۆنتێنەری کەشتیوانی دروست کراوە
کە کۆنتێنەرەکانی وەک ئەوانی کە لەسەر کەشتیەکانن دەمێننەوە. ئەم یاریگایش بە کۆکردنەوەی 974 کۆنتێنەر لە تەنیژ یەکترەوە بە شێوەیەکی ئەندازیاری ڕێکخرا و دروستکراوە کە هۆکاری ناوە سەیرەکەیەتی، چونکە کۆدی نێودەوڵەتی بۆ پەیوەندیکردن بە قەتەریش ژمارە 974. زۆر زار ئەمایان هەڵبژارد بۆ ئەوەی بسنە یاریگا. ئەم یاریگایە دەکەوێتە ناوچەی ڕاس ئەبوو عەبود، تەنیژ یاریگەی بەندەری دەوحە. دوای هەڵوەشاندنەوەی کۆنتێنەرەکان دووبارە لە بازرگانی و کەشتیوانی دەریاییدا بەکاردەهێنرێنەوە. زۆر ئاساییە و سەخف و داری کانزایی کە لە لاکانی یاریگاکەدا هەیە لە پرۆژەکانی تری بیناسازیدا لە ناوخۆی قەتەر خۆیدا بەکاردێت. لە بەردەمیدا یاریگاکە دەبووە شوێنێکی بازرگانی. سەبارەت بە یاریگای لوسایل کە بە گەورەترین یاریگا لە نێو 8 یاریگاکە دادنرێت، ئەمەش لەبەر ئەوەیە کە توانای زیاتر لە 80,000 بینەری هەیە وەخوا شاهێدی یاری کۆتایی مۆندیالە. ئینشاڵڵا کورسیەکانی لا دەبرێن و نهۆمەکانی سەروی بیناکە دەگۆڕدرێن بۆ یەکی نیشتە جێبوون و بەشەکانی خوارەوە دەگۆڕدرێن بۆ ئاسانکاری خزمەت بە شاری لوسایل. هەموو ئەم دامەزراوانە بێگومان وەک دوکان، کافێ و قوتابخانە، کلینیک دەمێنێتەوە و سەبارەت بە پێکاتی دەرەوەی یاریگاکە بۆیە دەیپارێزن بۆ ئەوەی وەک یادەوەری مۆندیال بمێنێتەوە. بۆ ئەوان بەڵگەی سەرکەوتنە لە ئامێزگرتنی شتێکی گەورەتر لە ئاهەنگێکی تۆپی پێ، کە ئەمەش لە بەرامبەردا متمانینەوە گەنجەکان بە خۆیان و وڵاتەکەیان بەرز دەکاتەوە. سەبارەت بە یاریگەی ئەلبەیت کە یاری یەکەمی تێدا ئەنجامدرا، یاریگاکە بە دووەم گەورەترین یاریگا لە کۆمەڵی بی دادنرێت. نزیکەی 68,000 بینەر لە خۆ دەگرێت. زیاد دەکرێتەوە بە بیناکەی لە شێوەی چادرێکی گەورە کە بە تەواوی دایپۆشیوە، مێژوو تێپەڕیوە. دوای تەوابوونی پاڵەوانێتەکە ژماری کورسیەکانی یاریگاکە کەم دەبێتەوە بۆ نزیکەی 32,000 کورسی. بەشی سەرەوەشی دەکرێتە هۆتێلێکی 5 ئەستێرەی، ناوەندێکی بازرگانی و نەخۆشخانەیەکی پزیشکی وەرزشی. یاریگای سوارەم وەک یاریگای ئیستاما دەمێنێتەوە. ئەو یاریگایە جیاوازە لەم یاریگایە. ئەو یاریگایەیە کە تەلارسازێکی قەتەری ئیبراهیم ئەلزەیدی دیزاینی کردووە. هەروەها هۆتێلێکی بچووک لە شوێنی سەرەوە دروست دەکرێت و ژمارەی کورسیەکانی یاریگاکە لە 44,000 کورسیەوە بۆ 20,000 کورسی کەم دەبێتەوە. سەبارەت بە یاریگای شاری پەروەردە کە لە شێوەی ئەڵماس دروست کراوە و ڕوخساری لە شێوەی سێگۆشە و شێوە ئەندازەیە سەریەکەوتۆکانە لە نێوان کۆمەڵێک زانکۆ لە ناوەندی نێودەوڵەتی قەتەر دروست کراوە. هەر بۆیە ژوای کردووە حکوومەت دوای کۆتایی هاتنی یاریەکانی مۆندیال بە دیاری دەیداتە تیپە وەرزشیەکانی زانکۆکان. هەروەها وەک ناوەندێکی هەمیشەی بۆ هەڵبژاردنی نیشتیمانی ئافرەتانی قەتەر دەمێنێتەوە و ژمارەی کورسیەکانی کەم دەکاتەوە لە 44,000ەوە بۆ 20,000 کورسی. سەبارەت بە یاریگاکانی باشوور کە بە یەکەم یاریگادا دەنرێت کە لە یاریگانویەکانەوە دروست کراوە لە تەلارسازی بەناوبانگی عێراقیەوەیە. یاریگاکە لە شێوەی توێکڵێکە و چوارچێوەکە ئیلهام لە کەشتی بەلەمی تەقلیدیەوە وەرگیراوە و گرنگترین شت کە یاریگاکە زیاد دەکاتەوە ئەوەیە کە بە تەواوی سیستەمی تەندروستی تێدایە. هەرچەندە ڕووی یاریگاکە کراوەیە و مەسەلەکەش لەسەر ئەو بیرۆکەیە دامەزراوە کە هەوای گەرم سوکترە لە هەوای سارد و بەو هۆیەوە ئەوەیە کە لە یاریگاکە دێتە دەرەوە و هەوای ساردیش ناوی یاریگاکە بە باشتر دەزانێت. ئەمەیە کە یاریگەی ئەلجنوب زۆر زیاد دەکاتەوە، چونکە بارودۆخی یاریکردن تێیدا ئایدیال دەبێت بەبێ گوێدانە پلەی گەرمی دەرەوەی یاریگاکە. ئایر کۆندیشنەکانی یاریگاکە هەمویان هەڵدەوەشێنرێنەوە و پێشبینی دەکرێت دوای ئەوە بگوازرێنەوە. قەتەریش دەیگوازێتەوە بیدەن بە وڵاتانی کە لە ساڵی 2026 کە بریتین لە ئەمریکا و کەنەدا و مەکسیک. توانای یاریگاکە لە نێوان 44,000 بۆ 20,000 کورسیە. هەروەها دەکرێتە ناوەندێکی هەمیشەیی بۆ یانەی وەرزشی ئەلوەکرا. گرنگترین شت یاریگەی ئەحمەد بن عەلیە. یاریگاکە دەکەوێتە ناوچەی ئەلعەفایی لە ڕۆژ ئاوای دەوحە. دیزاینی یاریگاکە ڕنگدانەوەی کولتور و نەریتی ناوخۆی دانیشتوانی ناوچەکەیە لە 45,000ەوە بۆ 20,000 کورسی. بێگومان هەموو ئەو کورسیانەی کە لە هەموو ئەم ئامادەکاریەدا کەم کراونەتەوە دەبەخشرن. وەک لە سەرەتای ئەڵلقەکەشدا وتمان، کۆتا دانە یاریگای خەلیفەی نێودەوڵەتیە کە دەکەوێتە دەوحە. ئەم یاریگایە تاکە یاریگایەکە قەتەر وەکو خۆی بەجێی دەهێڵێ، نەژماری کورسیەکانی کەم دەکاتەوە، نە هیچیان لێ هەڵدەوەشێنێتەوە. ئەمەش لەبەر ئەوەیە کە ئەم یاریگایە بۆ قەتەریەکان بە میراتێکی کولتوری و کۆمەڵایەتی کۆن دادەنرێت. ئەویش لەبەر ئەوەی کە میوانداری لیستێکی درێژی کردووە وە خاوەنی مێژوویەکی جوانە کە شایانی مانەوەیە. ئێوەش ڕاتانچیە لەسەر ئەم بیرۆکەی قەتەر دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و
هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایپی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایپەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆمان هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.